کەواتە هیچ نەبێبات تۆزە ئەو تۆزە سوودەم بۆ بینەران هەبێ بینەرانی بەڕێزیتر هەر بیناتان دروست کرد بڵێن کاکە لەمەیان کاگرانج ئێستا قفیزەکە چی لەکەن ئێستا فێریشتی وەستا بۆ حەزی لەوان ئەوە تۆزێک زەحمەترە دروستکردنیوان ئاسان ئەنجام مۆزوعەکە لێرە چییە ئێستا فێر بوون چیەکەن من هەر لەو شوێنی کە ئەم سامپڵم لێنە ئەچی یەک دانیان والەیەکە ئەویان ئەو هاالەیەەکە نیوەیەکە ینی ئەزانی چۆنە ینی مراقب باش ئەمە وەزیفەکەی کە ئاوا وەکو ئەمەنەی کرد وەزیفەکەی خۆی جێبەجەیەکە یەکەم شتە زەری بەبەرەکەوێ ئەو دنگە یەکسەر دنگە کە کرایەوە سەقف دانیشێت و ئەوی لە ژێر ئەمە بەبێ استثنا لە بینای حکومی و بەرهێنان و هەمووی هەیە یعنی ئەم غەڵەتە هەیە بەڵام ئەو بینانی ینی الحق مەشارع هەیە من مەشروع ئەزانم 45 مهندسی بەسەرەوەی لەوش مەشروعەیە زۆر زەحمەتە شتیوا ڕەت بێ غەڵەتی وا ڕەت بێ بەڵام مەشروعیش هەیە بڕۆ بەیانی تا ئێوارە مهندیز نبینیتەوە دراوەتە دەست وەستایەک کە لە دەرەوەی وڵات هات و هیچ دڵی ناسووتێ بۆ وڵاتە سبێنێ هەر لێرە نابێ پارەی ئێرە وەرەگرێت و ئەڕواتەوە هەر مهندسی لەسەر نییە